لە ناوچەی پیشەسازی نوێی ناحیە ڕزگاریم سەر بە قەزای کەلار وەکۆی بینین لە پشتی منەوە لێرە کۆگایەکی کەلوپەلی کارەبایی ئاگری گرتووە لە سەعات 1:30 دوای نیوەڕۆوە. ئاگر لەم کۆگایە کەوتۆتەوە کە وەکوتم کۆگای ئەشیای کارەباییە. لێرە تیمەکانی بەرگری شارستانی سەرقاڵی کۆنتڕۆڵکردنی ئاگرەکەن. ئاگرەکە بە تەواوی کۆنتڕۆڵ نەکراوە کە پێداویستیەکان دەرەهێنن ئاگر لە ژێری پێداویستیەکانەوە بەرزە بێتەوە. من بۆ قسەکردنی زیاترە ڕۆمە لای بەڕێوەبەری بەرگری شارستانی ناحیە ڕزگاری کاک ئیسماعیل سڵاو لێ بێگەر بێتە ئێرەوە. ئاگرەکە لەکەیوە کەوتووەتەوە و هۆکاری ئاگرەکە چی بووە؟ ئەم ئاگرە لە کۆتای نزیکە سعات 1:30 و ئاگادار کرانەبوونی ئاگرێ لە ناوچە پیشەسازی ڕزگاری لە کۆگاکان کۆگای هەڵگرتنی موادی کارەباییە. تیمەکانمان دەستبەجێ گەشتنە ئێرە بەهۆی زۆری ئاگرەکەەوە ناچار داوای هاوکاریمان کرد لە بنکەی بەرگری شارستانی کەلار و سەرقڵاو بنکەی پیشەسازی و هەروەها شارەوانی ڕزگاری نزیکەی 3 ساعت کاتژمێر کارکردن ئاگرەکە تقریبا نزیکەی 95% کۆنتڕۆڵ کرا تا ئیسا، بەڵام بەداخۆ زیانێکی زۆری خاوەنی. هۆکاری ئاگرەکە چی بۆ تاوێت سا دەرکەوت؟ بە پێی وتەی خاوەنی کۆگاکە ئەوترێت هۆکاری شۆرتی کارەبایە. باشە هیچی بۆ دەرچووە یاخود هەموو پێداویستەکانی ناو کۆگاکە سوتاوە؟ وەڵڵاهی زۆربەی سوتاوە، بەڵام بەشێکی کەمی ڕزگار کراوە. باشە چەند تیم بەشدار بوون لە کوژانەوەی ئاگرەکە؟ تیمەکە وەکو پێتم 4 تیم بەرگری شارستانی بنکەی ڕزگاری بنکەی کەلار بنکەی بەرگری شارستانی سەرقەڵاو بنکەی بەرگری شارستانی پیشەسازی کەلار و هەروەها تیمەکانی شارەوانی ڕزگاریش هاوکارمان بوون بێنانی ئاو بۆمان. تەنها ئەم کۆگایە سوتاوە زیانی نەبوو بۆ چواردۆری خۆی؟ نەخێر چواردۆری هەموو ڕزگار کراوە و پارێزراوە تا ئێستاش زیانێک بەس کۆگاکان. باشە دەستەکان خۆش بێ کاک ئیسماعیل، زۆر سوپاس. بەڵێ ئەگەر هاوکارم دیمەنەکانتان بۆ بگوازێتەوە ئەوەی ئەیبێنن هاوڵاتیان و خاوەنی کۆگاکە هاتوونەتە ئێرە ئەو کەلوپەلانەی کەماون نەسوتاون بە تەواوی خەریکی دەرکردنی ئەو پێداویستیانن. تیمەکانی بەرگری شارستانی وە کەس و کاری خاوەن کۆگاکە و خاوەن کۆگاکە لێرەن. وەکۆی بینن تاوەکو ئێستا دووکەڵ لە کەلوپەلەکان بەرزە بێتەوە. کاتێک کەلوپەلێک هەڵەدەنەوە ئەبینن ژێرەکەی ئاگرە دووبارە تیمەکانی ئاگر کوژێنەوە هەوڵی کۆنتڕۆڵکردنیەدەن. وەکو بەڕێوەبەری بەرگری شارستانی ناحیە ڕزگاری باسی لێەوە کرد، ئاگرەکە تاوەکو ئێستا بە تەواوی کۆنتڕۆڵ نەکراوە، نزیکەی 95% کۆنتڕۆڵ کراوە و 4 بنکەی بەرگری شارستانی بەشدار بوون لە کوژانەوەی ئەم ئاگرەیە. وەکو باسیشی لێەوە کرد زەرەر و زیانەکانشی زۆرن و بەهۆی شۆرتی کارەباوە بۆ ئاگرەکە.